بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك آمين. برایان و خوشکانی زۆر بەڕێز، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم ئازیزان من بە خزمەتتانەگەمەوە بۆ پێشکەشکردنی بابەتێکی تری خێزانی بۆ ئومێدەی کە ببێتە مایەی دەستخستنی ڕەزامەندی خوای پەروەردگار و هەروەها هەمووان سوودی لێ ببینین لە ژیانی خێزانی خۆمانە و ببێتە مایەی بوژاننەوەی کۆمەڵگەکەمان ئینشاء الله تعالى. حتما هەمووان ئەزانین کە خوای پەروەردگار ئینسانی خوڵقاندوو و دروستی کردووە ئینسانە لەسەر زەوی بێگومان دوور نابێ و بەدەر نابێ لە کێشە و لە مەشاکل، بە تایبەت لە نێوان ژن و پیاوە، لە نێوان هاوسەرانە، لە ماڵێکە، لە خانەوادەیەکە، لە خێزانێکە. ژیان خۆی بەشێکی بریتێ لە کێشە. خوای گەورە لە قورئانی پیرۆزا فەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد. هەر ئینسان خۆی مەشەقەت و ناڕەحەتی و سەختی و دڕکوداڵی ڕێگە بێگومان بەدەر نییە. ژیان هەر بوارێکی بگری بەشی خۆی سەختی و ناڕەحەتی تایە، بەڵام لای ئێمەی موسڵمان گرنگ ئەوەیە ئەو سەختی و ناڕەحەتیە لە دواییە پاداشتمان هەیە. ئەو هەورازە کە ئەبرین دوایی ئەگەینە باخچەیەکی فێنک ئاسا کە شنە و بای و شەماڵی خۆشی هەورازی براوی ماندووبوون دێ بە ڕوومانەوە ئەحەوێنەوە. بۆیە هەر لە کۆناوتاوە لە دوای هەموو سەختیەک فەرەحی هەیە، لە دوای هەموو ناڕەحەتیەک خۆشی هەیە. خوای پەروەردگارش کە باسی سەختی و ناڕەحەتیمان بۆکە ئەفەرمێ سەختی و ناڕەحەتیەکان فەرەحی و خۆشییان هەڵگرتووە. ئینە مەع العوسر یوسرا، ئینە مەع العوسر یوسرا. لەگەڵ سەختی و ناڕەحەتیەکانە بێگومان فەرەحی و خۆشیش دێ. جا من بە ئیزنی خوای پەروەردگار تیشکە خەمە سەر بابەتێک کە هیوادارم هەمووان سوودی لێ بین ئینشاء الله تعالى. هەمووان ئەبێ بزانین خوشکان و برانی بەڕێزکەوە ژیانی هاوسەرێتی هەمووی فەرەحی و خۆشی نییە، بەڵکو سەختی و ناڕەحەتی تێکەوێ. لەسەر ئەرزا هیچ ژن و مێردێک نین کە بە قۆناغێک لە قۆناغەکانی موشکیلە لە ژیاندا تێنەپەڕی بێتن، ئیلا هەندێک کێشە و گیر و گرفت و مەشاکل ڕویان تێکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارجار تووشی هەندێک کێشەی خێزانی بووە. جارێکیان چوو بە ماڵی کچەکەی فاتیمە کە خێزانی ئیمامی عەلی بوو کە چووە ئەوێ، سێری کرد فاتیمە زۆر حاڵی تەواو نییە، وتی ئەوە کوا کوڕی مامد لەکوێیە، واتە مێردەکەت لەکوێیە؟ وتی وەڵا هەندێک کێشەمان بوو، ئەویش پشتی تێکردین ڕۆی چوو بۆ مزگەوت. کە چوو بۆ مزگەوت پێغەمبەر صلی الله علیه وسلم سێری کرد، دوانی ڕۆ بوو ئیمامی عەلی لەسەر پشت ڕاکشاوە و وا خەوی لێ کەوتووە، ستەر و ڕیشی تەپ و تۆزاوی گیانی خۆڵاوی بووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم هەنێ ڕیشی بۆ تەکان و جلەکانی بۆ تەکان و فەرمووی قم یا ئەبا توراب. ئەبا توراب وەکو لەفزێکی لوتف ئامێز بۆ ئەوەی هەست و سۆزی بجوڵێنێ. وەسفەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ هەوڵانی خۆی ئاوا بوو. ئەبوو توراب یعنی باوکی خۆڵ، بەس معناکەی وان یعنی ئەو کەسەی کە خۆڵ و تەپ و تۆزێ لێ نیشتووە. هەستا لەویا ئیتر کەوتە گفتوگۆ قسەکردن بێگومان لەگەڵ ئیمامی عەلیە. مەبەست ئەوەیە کە هیچ خێزانێک نییەکەوە بێکێشە بێ، هیچ ژن و مێردێک نییەکەوە بێکێشە بێ لەسەر ئەرزا. خوای پەروەردگار پاداشتی بۆ ئەوانش بڕیوەتەوە کە تووشی کێشە و مەشاکل ئەبن و سەبری لەسەر ئەگرن. جا خۆشەویستان، کێشە لە کێشەیان نییە، کێشە لە چۆنێتی مامەڵەکردنە لەگەڵ کێشەکە. کێشە ڕوو ئەدات، ئەمە هیچ کێشەیەک نییە، بەڵام کە کێشەکە ڕووی یا چۆن مامەڵەی لەگەڵ بکەین لەگەڵ ئەم کێشەیە خۆی گرنگی لەم خاڵەدایە. بۆیە من ئەم شەو چەند بابەتێکتان ئەم بابەتان ئەرزەکەم لە چەند خاڵێکە هەنگاوەکان یا قۆناغەکان یا بنەماکانی چارەسەرکردنی کێشەی خێزانی بە تایبەت لە نێوان ژن و پیاوە کە کێشە مادام هەر دروست ئەبێ چۆن بتوانین ئەو کێشانە چارەسەر بکەین. یەکەمین هەنگاو خۆشەویستان پێویستە ئینسان نێوان خۆی و خوای خۆی ڕاست بکاتەوە، نێوان خۆی و خوای خۆی ئاوەدان بکە، نێوان خۆی و خوای خۆی چاک بکە. هەمیشە دەممان بە ئیستیغفار بێ، هەمیشە دوعامان ئەوە بێ کە خوای پەروەردگار موفقمان کە، دڵ و دەروونمان لە ئاستی یەک پاکاتەوە، شانێکی بەهێزمان پێ ببەخشێ بۆ هەڵگرتنی کۆڵی قورسی
ژیان لە هەڵ کێشەیەکە ئینسان تەوبەیە بکە، ئینسان ئیستیغفارێ بکە، ئینسان بلاڵێتەوە بەرامبەر بە خۆی پەروەردگار. ئەهلی پەروەردەی ڕۆحی پیاوچاکان هەموو جارێک گوتویانە ئێمە جاری وایە گوناهەکەین هەستی پێ ناکەین، بەس لە تەسەڕوفی خێزانەکانمانە هەستەکەین کە تووشی گوناهێک بووین، یا ئافرەتان وتوانێت لە هەڵسوکەوتی مێردەکانمان بەرامبەرمان ئەزانینکەوە تووشی هەڵەیەک بووین. جاری وا هەیە هەل لە خۆوە یەکێک بە قسەت ناکە، خێزانەکەت بە قسەت ناکە، یا مێردەکەت بە قسەت ناکە، ڕەنگە بگەڕێتەوە بۆ خۆمان کە ئێمە تووشی گوناهێک بووین، با بە خۆمان ناپچینەوە مراجعەی ذاتی خۆمان بکەین، چونکە خۆشەویستان ئینسان وەکو کۆمپیوتەرێک وایە ئەگەر هەڵەیەکی پەنهانش بکە، هەڵەیەک بکات خۆرپێک بێت لە دڵیشە، ئیلا خوای پەروەردگار ئەگەر خۆشی بێگومان ئەوێکەوە شتێکی بۆ بنێرە کەفارەتی ئەو گوناهی بکە، ئەو گوناهی بسرێتەوە ئەگەر لە بێگوێییکردنی هاوسەرەکەی یاخود مێردەکەشیا بێ بۆ ئەو. بۆیە هەر کاتێک کە کێشە ڕوویدا یا کێشەش ڕوویدا بەتایبەت کە کێشە ڕوویە هەر یەک لە ئێمە تەوبە بکە، ئیستیغفار بکە، لا حول ولا قوة إلا بالله بکە، نێوان خۆی و خۆی ئاوەدان کاتەوە، مراجعەیەکی ذاتی خۆی بکاتەوانێ، ئیستیغفارێ بکە، بگەڕێتەوە بۆ لای خۆی پەروەردگار بە دوعا و نزاکانی بە نوێژەکانی بەتایبەت لە کاتی شەوانە. ئەمە خاڵی یەک. بنەمای دووهەم خۆشەویستان بۆ چارەسەرکردنی کێشەکانمان پێویستە لەو گۆشەنیگایەوە بڕوانین بۆ کێشەکان، مەرجنی هەر کێشەیە لە نێوان ژن و پیاوە ڕوو ئەدا شەڕ بێ و ناڕەحەتی بێ، مەرج نییە بەڵایە بێ و موسیبەتێ لە خوای پەروەردگارەوە ئیلا هاتە بێ. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ عەسا ئەن تەکڕەهوا شەیئا وهو خەیر لەکم، ڕەنگە شتێک ببغزێن ڕقتان لێ بێ لە کاتێکا خێر لەوەدایە. هەر یەک لە ئێمە ئیحتیمال هەیە شتی وامان بەرچاکۆ تەمەنای ئەوەمان کردبێ کەوا شتێک هەیە بۆمان ببێ و تومانە خێر لەوایە، زۆر نیگەران بووین کە نەبووە، دوای مانگە، دوای هەفتەیە، دوای ساڵێ، 2 ساڵ بۆمان دەرکەوتو کە خێر لەوانە بووە و تومانە باشە ئەگەر ئەوە ببوایە بۆمان ئێستا چیمان بکردایە. زانایان فەرمیانە ئەوەی کە خوا اختیارێکا بۆ ئینسان بێگومان ئەوە چاکترە بۆ ئینسان وەک لەوەی کە خۆی هەڵێ بژێرە و بژاردەی خۆیەتی. هەر یەک لە ئێمە ئەگەر ئیطلاعمان هەیە بەسەر غەیبە، غەیب ببینین کە چی ڕوئەدا لە مستەقبەلا، هەر ئەوە هەڵە بژێرین کە ئێستا بۆمان دێتە پێش، شتێکی تر هەڵ نابژێرین. خوای پەروەردگار شتە چاکەکان بۆ ئێمە هەڵە بژێرە، یاخود دەفەرمێ فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. هەندێک شت هەیە ئەی بغزین ڕقمان لێتی، بەڵام خێر لەوایە، لەو شتایە ڕاستە نەفسی تۆ پێی ناخۆشە، بەڵام یەقینێ هەبێ کە خێر لەوایە. دایکە عایشە خوا لێ ڕازی بێ، خوا بێگومان خێزانی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم، بوختانێکی بۆ هەڵبەسرا، بوختانێک طعندرا لە شەرەف و ناموسی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مجتەمەعی سەحابە و هاوڵانە. ئەمە کارێکی زۆر قورس بووە، هەڵوەشاندنی بەیتی نوبووە بووە، هەڵتەکاندنی کۆمەڵگەی ئیسلامی بووە ئەو بوختانەی کە بۆیان کرد. بەڵام خوای پەر لەگەڵ ئەوەشا کە چەند سەختە، چەندە ناڕەحەتە، کچی ئەبوو بەکرە خێزانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، زۆر سەخت و زۆر ناڕەحەت بوو. لەگەڵ ئەوەیشا بێگومان بە دید و بۆچوونی ئێمە ئەمە هەمووی شەڕ بووە. خوای پەروەردگار لە قورئانە لە باسی حادیثەی ئیفکا، لە باسی ئەو بوختانەیە فەرمێ لا تحسبوه شرا لكم بل هو خير لكم. بشر وناڕەحەتی مەزان بۆ ئێوە، ئەوە خێری تایە بۆ ئێوە، بەس ئێوە نازانن خێرەکە چیە. بێگومان خوای پەروەردگار خۆی ئەزانێت، بێگومان خوای پەروەردگار خۆی ئەزانێ. هەمووی ناڕەحەتی و سەختی و شەڕ نییە. ئەی باشە سوودەکەی چییە؟ یەک لە سوودەکانی ئەم کێشانە ئەوەیەکەوە کەفارەی گوناهەکانمانە، گوناهەکانمان ئەسرێتەوە. بۆ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ هیچ موسیبەتێک تووشی ئینسانی مسلمان نایە سەبری لەسەر بگرێ ئیلا خوای پەروەردگار گوناهی پێ ئەسرێتەوە. حتا ئەگەر دڕکێ بچێ بەلاشەی هەر کامێکمانە ئیلا خوای پەروەردگار گوناهێکمانی پێ ئەسرێتەوە. خوای پەروەردگار ئیلا گوناهمانی پێسڕێتەوە. یا جاری وا هەیە لایەکمان ڕەنگە زوڵم لە لایەکمان بکەین، بەس سەبر بگرین، یەقینمان هەبێ خوای پەروەردگار پلەپایە و مەقاممانی پێ بەرز دەکاتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی صحیحا کە ئیمامی مسلم ڕەوایەتی کردووە فەرمێ ثلاث أقسم عليهن جاء ما نقص مال من صدقة وما سأل عبد مسألة
ولا فتح عبد باب مسألة إلا فتح الله بها عليه بابا من أبواب فقر لدوايا فرمي وما ظلم عبد مظلمة فصبر عليها إلا زاده الله بها عزة كسي يقر ظلمك إلي بكري الصبر بكري خواهي پروردگار عزت وشكو من دي أو كسا برزكاته أمش مجربة باشان ئەگەر دقت بگرین خی پەروەردگار مەقامی ئینسانی پێبەرزەکاتەوە لە سەبرگرتن لەسەر و حاڵەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی چوار ئافرەتمان بووکە کە پلەپایە و مەقامێکی بەرزیان هەیە گەورە و خاوەن شکۆمەندیەکانی بەهەشتن کە لەوانە خەدیجەیە فاتیمەیە مەریەمە دایکی عیسا عەلەیهیمە السەلام پاشان یەکێکی تر لەوانە کێیە ئاسیای خێزانی فرعەونە فرعون گەورەترین تاغوت بوو خۆی بەخوازانی خوێن ڕێشتی مرۆڤی سەرزەوی بریتیە بۆ لە فرعون زۆر ستەمکار بووە توغیانی کردبوو ستەمکارەکەی خی پەروەردگار بێگومان کێ کردو بە هاوسەری ئاسیا کە ئافرەتێکی موسڵمانی دینداری خواناز بوو بۆچی خی پەروەردگار ئەم مەقامی پێبەخشی چونکە سەبری کرد بەرامبەر بە زوڵم و ستەمی مێردەکەی کە خی پەروەردگار کۆشتێکی تایبەتی بۆ دیاری کردووە لە بەهەشتا دوای ئەوەی کە خۆی داوای کرد و پاڕایەوە لە خی پەروەردگار بۆیە ئەجر و پاداشتی ئینسانەکان کاتێک کە سەبرەگرن لەسەر مشکیلەکان ئەجر و پاداشتیان زیاد دەکات پاشان خۆشەویستان یادی ژیانی خۆشی ژیانمانەکاتەوە ژیان خۆی ژیان بە یەک ڕیتم بڕوا خۆش نییە ئینسان ئەگەر تینووی نەبێ هەست بە خۆشی و ئەگەر چێژی تێراوی و پاراوی ناکە ئینسان ئەگەر بێت و برچی نەبێ هەست بە چێژ و پێزی تێرخواردن ناکات لە ژیانی ئینسانە بۆ نمونە بڕوانە ئەگەر ناخۆشی نەبێ هەست بە خۆشی و فەرەحی ناکەیت ئەگەر ڕۆژ نەبێ هەست بە شەو ناکەی شەو نەبێ هەست بە ڕۆژ ناکەی بۆ یەشتەکان کاتێک کە دژبەیەکن تام و چێژێک ئەبەخشێ بە ئینسان تاموچێژێک ئەبەخشێ بە ئینسان ئەو کاتە ئەگەر شکست نەبێ ئینسان هەست بە تاموچێژی سەرکەوتن ناکە بۆیە ژیان وایە لەو دوو جەم سەرە پێکاتووە بەڵام مصیبەتێ بۆ دێ لەم لاوە فەرەحی و خۆشی بۆ دێ بەرزی بۆ دێ نزمی بۆ دێ قازانجێ بۆ دێ خەسارە بۆ دێ خی پەروەردگار ئیبتیلایە کە بۆمانێرە و تاقیمانەکاتەوەنە کاتە تاموچێژی ژیان لەوایە خاڵێکی تر ئەبێ دقت بگرین کە زۆر جار لە دوای کێشە و ناخۆشیەکان فەرەحی دێ مەحەبەت و خۆشەویستی دروستە بێ جاری وا هەیە دوو کەس هاوڕێن پێکەوە چەند جارێک کێشیان بۆ دروستە بێ هەتا ئیتر ئولفەتەکردن بەیەکەوە تەواو بنە خۆشەویستی یەکتری ژن و پیاوش بەو شێوەیە خۆشەویستان زۆر جار دەرەنجامی کێشەکان مەحەبەت و ئولفەت و لێک نزیکبوونەوەی زیاتر لە نێوان ژن و مێردەکانە دروستە بێ خاڵی سێم ئەگەر مشکلە ڕوویدا ئێمە هەموو خێزانمان هەیە بێگومان خوشکانش هاوسەریان هەیە ئەگەر کێشە و مەشاکلێک ڕوویدا حەوت شت هەیە پێویستەکەوە توخنی نەکەوین نەیکەین نەچین بەلایە خاڵی سێهەمیان بریتیە لەوەی توخنی ئەم حەوشتە نەکەوین ئەم حەوشتە شتیە یەکەمیان هیچ کەسێک لە کاتی بوونی کێشە لە نێوان ژن و پیاوە نە ژن نە پیاو نە هاوسەر هیچ کام لە هاوسەرەکان نەتوەرێن ماڵەکەی خۆیان تەرک نەکەن چونکە ئەوە بە تەجربەمان دەرکەوتووە کێشەکان زیادەکە مشکلە ئەبێت سەبر بگرە هیچ کام لە ئێوە نەچێ ماڵەکە تەرک بکە بڕوات و نەیەتەوە بەنیازی تۆران ماڵەکە بەجێ بێڵ و نەیەتەوە چونکەوە کێشەکە زیاکە شەیتان خۆرپێنێتە ناو دڵی ئینسانەوە وا هەستەکە هاوسەرەکەی کە ڕۆشتووە لای کە سوکار و دایک و باوکی ئیتر باسیەکە ئەوە خەڵکش قسەی تاکە ینی هەموو ئینسانەکەش پێی ناخۆشە مەشاکیل و گرفت و گیر و گرفت و کێشەکانی بڕاتە دەرەوەی خەزانەکەی خۆی و چوارچەوەی ماڵەکەی خۆی بۆیە کە کێشە ڕوویە لە نێوانتانە بە هیچ جۆرێک هیچ کام لە ئێوە نەتۆرێ و ماڵەکە بەجێنەیەڵێ مەگەر بۆ بێ بچێ پیاسەیە بکا بگەڕێت تۆ پیاوەکە بۆ نمونە ئەویان بە هەر حاڵ بەڵام ئافرەت بە هیچ جۆرێ نابێ ماڵەکە بەجێ بێڵێ و بتۆرێ خاڵێکی تر کە مشکلەیەک ڕوئا لە نێوان ژن و پیاوەکانە کۆشتێکی زۆر کە مناڵەکانتان لەو کێشانە بن مناڵ با تووشی ئەو کێشانە نەبێ مناڵ با گوێی لە بەرزکردنەوەی دەنگی نێوانتان نەبێ چونکەوە مەترسیدارە سبێنێ کە ئەم منداڵە گەورە بوو تۆڵە ئەکاتەوە یا هەمان ئەو لەفزانە بەکارێنێ بەرامبەر بە دایک و باوکی مناڵی وا هەیە دایک و باوکی تووشی
ناکۆکی بوون ساڵانێکی زۆر دوایی خۆی کە ژنی هێناوە ئەم شریتە لە مێشکیا بووە هەمان کێشەی لەگەڵ خێزانەکەیە دووبارە کردوێتەوە بۆیە منداڵ بخەنە دەرەوەی کێشەکانتان جوهدێکی زۆر بکەن بە هیچ جۆرێک گویان لە کێشەکانتان نەبێ و پێتان نەزانن.